بەڵێ تەماشەوان نێژاش بۆی گوتوبژەکە بێتتر لە سەرسەردانە شاندا ئەنەکەسێ بێسەرۆکاتیا سعود مەلا ji bo welatên Ewropa niha diriya Skype ve mamoste Siyamend Haco endamê komîteya peywendiyên dervê enekese lêgela min e. Mamoste Siyamend dembaş, ev e demeke şandeke enekesê bi serokatiya Suud Mela li welatên Ewropaya û civîn li gel jmareyek berpirsiyar girê dane. Eger dikaribe bi hûrgulî behsa wan civînan bike û naberoka wan civînan çi bû? زۆر سپاس وەکەوە دراپۆرا خۆرە گوت ئەم ئەڵمانیا gelek hevdîtin me kirid yek jê wîzareta derve yadî mekteba me kir derî sê roja em Brusel bûn yekîtiya Ewropa re hevdîtin me kir pirsê esasî em ser axiftin yek rewşa Efrînê rengekî fereh em ser Efrînê axiftin û me wê dê de xuyakirin نرینه خوا کو باوریه ما داف شریل عفرینی دوی زوب سکنه نش مصلحه کردی سوریا اف شریل عفرینی دوی اف نجاره کی برفره هم سراخ بین وکی دی برسه یه بالکش بون مثلا سوچی عمل سوچی حاضر بن حکم حاضر ببن بچرنگیم حاضر بن نقبينا مورك بريا عربي ونزانن بشتي عفريني هناك علوزين تشيبونا وبشي تالي يمسر اخذين روشا كردستانا سوري بقشتي اف سي چار خالي اساسي بون حمو هديك نخوا ام صرت اخذين او عليا بوارا مدنكر نرينا وادجي نشبوي برجواندیه کردی سوریا و نشبوی برجواندیه سوری بگشتیه افشاری العفرینه دبی گرک زو افشاری ها بسکنه و آلمانا سوریا باشا مامۆستا سیامەند تەگۆ کۆ دێ جڤیناندا شاندا ئەنەکەسێ تەکەزیل سەر ڕاوەستاندنە عێریشە تورکیە لەسەر عەفرینێ کرد باشە بەرسبە ئەوان ئالیەن بەرپرسیار کردن بوارە جڤیان چ بوو کاربەداناوان چ بوو هەم بەروێ گوتنێ بەهوەریا واتێژی گەرەکە ئەفشەر وەختێکی زوو بسەکنێ جالية ديفا ألمانا داخل أكرن كو حتى حدكي فهمتكن أو لكاريا تركي بهوريا تركي دات خطري تيا هيزك وكا بيكاكا بيدي كو نيزيكي بيكاكا ويه بيكي نيزيك أو يكن جوارا خطر تبينن وماشي معنيس معن مكو وقتا پی دی هریم خسیه بن کنترولا خود مزانی بو هک بردوام به کنترولا وانا که شروانی وای زیده ببین وقتی که وی ترکی در باسی کردستان سوری ببی و براسلیجی اف نهابو اف زیدتی چندروکا اف شری هانا که بو ترسانه وک انجمنان اجتماعی یا کردی یا امجد ترسان ایرو بوا و از بهورت کم دوی ام گلکی زانه هر مسئله از دبینم گلک حوالی می انجمنان اجتماعی بخوجی هنکی عاطفی دمیزینن المسئله از هیوی دکم ام مصلحه ملتی خوب بفکرن و نش مصلحه می ام شرک راستید نافما و حکومت ترکی دا چه به تالی زرارتک هی کسیت سویفیل دوی حتاج موری انه افشاری هاناکی فرهتر ببی نچه بشیدی یک کردستان سوری باشا مامۆستا سیامەند پێشنیاراوە ئەو ئالیەن پەیوەنددار کۆنگەلوان جڤیان ji بۆی چارەسەرکردنا کریزان هاک و عفرین تێدا دەرباز دەبێت چ بوو؟ هنكي زحمته يعني ما جالي كيف جمرة أنا خويا كرنكو براستي تركي أو لكاريا وناكي خطر يده دوي بهورية أنا يكشي في كاكارو برو بهيس بي أمريكي شكاتتنا وناكي وترصا وناكي هاي روكي أفشكي هاتيجي وابكار بين او الي انوار اخذت واشي تيت كو دورة انجماني بهتر هبي هرمي كردستان سوري بلكي افتر ساتركا هري واز بخوشي دوي بهوريه دما مجال هبو دواشن صالي تشويدا كو ادارات شي كرنا ام شريك بعنا وما چاوا بي انجمنان اجتماعي حتى حدكي دا مستاني مبتركارا هنا وام ناينا حسيبي سر بيكاكا افيك ياد دوا ازدراك هانتني دا ليتين مدر بهتر
تخنە ڕەنگێکی دە ئەفشەڕێکی ترکا دژی کوردایە یەکژی ئەگەلێکی خەتەرە چێ نابێ تشتێ هەبێ و بەهۆریان دەژی نەئەوێ بڕاستی ینی ئەم زانن شەڕێکی ڕەجیما ترکی دژی پێکاکایە ڕاستە گەلێ کورد پێتێشێ مڵەتێمە شەرمەزار دبێ بەس ئالیکی دیژی هەیە ینی ئەم دبینن کورسانە عراقی ڕاستە ترک سیاسیان شەڕی کورسانە عراقی کردن پشتی ڕەفرەندوم شەڕێ واکردن بەسڕۆکێ شەڕی چەکداری لەشکری خۆ دەرباس نەکردن بۆی شەڕی کوردی عراقی بکن ڕۆکێ تۆپەی واناکێ نابێت نە هەولێری زاخ و دهۆکێ بەس پێیدێژی مەجالدا ترکە دەرباس ببن ڕاستی ئەنی ڕۆ بڕۆ شەڕێ ڕەجیما ترکی دکردن سیاسیان بیرانی عەبدولە ئۆجەلان هەرێمێ چێتکن ڕۆژبوونا باشە مامۆستا سیامەند بەری دەمەکە شانداوە بە شاندەکە یەکێتیا ئەوروپا ڕەژی جوین پێک ئانین دەوێت جوینە دەئانگۆ یەکێتیا ئەوروپا نەری ناوێژ بووی دۆزا گەلێ کورد لە ڕۆژاوای کوردستانی بگشتی بە ئەرێنیان بنەرێنیە یەکێتیا ئەوروپا دوور دەژی ئەم گەلێکی سەرافرینی ئەخوین و تەکەسکم دیسا داخوازانەی ئەساسی باج بینێمەدە ئەف شەڕێ هەناکێ سوو بسەکنێ ژبەر ئەم بینن مڵەتێمە هێریشان دوێ سوو بسەکنێ ئەش بۆی شاشنەوەی فێمکردن یەکێتیا ئەوروپا داخوازمە کرد گۆ ئەم ڕاستی بەشێک ڕێکبەریە عەرەبی بمێنن مەژوارەدا خویاکردن گو هەنێک مشکلێ مەورێکبەریە عەرەبی پەڤرە هەنەش مەخواستن گو ئەم بەردەوام بکن پێشە ڕۆژانە بواڤێک رێدایە و ئەو دخوازن یەکێتیا ئەوروپا دخوازێ ڕێکبەری یا سووری نێزیکی هەفتوو بێ و پەڤرە داخوازێ خۆ بێنەزمان ئەم سەر فدرالیزمێ ئەخوی نەرینامە چاوایت بەهۆریامە چاوە هەرێما کوردی پێشە ڕۆژێدا برێڤە هەرێ مەشروعی مەش فدرالیێرە مەدا خویاکردن وات خۆست فێم بکن جودابوون فەرقا فدرالی یامە و یا پێدێدا هەیە مەژوارە فەکری کۆ فدرالیا پێدێ نە فدرالیە باشە مامۆستا سیامەند هەڵوێستا یەکێتیا ئەوروپا بەگشتی و ئەلمانیا و هون لەگەڵوان جویان بەرپرسێن ئەلمانی لە هەمبەر ئارمانجکردنا سڤیلان چ بوو هەردوو عالی پێ نەڕازی بوون و هەردوو عالیە گوتن پێویستە وی شەڕێ هات بە هەوریاوا دەژیگەرەکە زوو بسەکرێ ئەف شەڕێ العفرینێت بێ و دوێ هەردوو عالیشی حرمەتێ بگرن گۆ سیڤیل نەبنە قوربانە وی شەڕی دبێ العفرینێ و ئەس دخوازم بێ هەیفەڤینێ ینی وەکە مەجالێک ئێز بینم بێژم دوێ پێدێژی نەکێ بێ ڕاستی ینی ڕاگهانا کوردی دە سەر نای ئاخفتن گۆ پێدێ ئیرۆ دۆرپێچ کرد یا عفرینێ و ناهل سیڤیل یا عفرینێ دەربکەبن ji bo bêj neşxelkêre bidine xuyakirin va sivîl têne kuştin ev tiştekî gelkî xeter ji aliyê dîve Tirk jî topê xwe davêjin li sivîlat kevin bajarekî mezin weke Efrînê yanî gundê mezin çê nabek topa bavêjê de got zanbê sivîl karin bibine qurban ji heldû alî ئەم شەرمەزار دکن گەلک سپاس ji bo mamosta Siyamend Haco endamê Komîteya Peywendiyên Derve ya Enekesê ku dirêya Skype ve li gela min bû gelek spas mamosta